بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام لە زنجیرە باسەکانی وتاری جومعە و وتاربێژان پێتان گەیشتمەوە. لە ئەڵقەی چوارەمی تایبەت بە وتار و وتاربێژان زیاتر ئەم ئەڵقەیە دیدی گەنجان چۆن ئەڕوانە وتارەکانی ئەمڕۆ، دیدی جیاوازیان دەخەینە ڕوو هەتا زیاتر بەرچاوڕوونی و واقعی ئێستا دیار و ئاشکرا بکەین و بزانین چۆن دەست بۆ چارەسەرەکانە بین و بە سنگی فراوان قبوڵی ڕای جیاوازی خەڵکی بکەین. فەرموون ئەڵقەی ئەم جارەمان. دكتور همام سعيد كري سعيد حواء كباوش عالمي شي جورا بولا سوريا أساس في التفسير وأساس في السنة وكمال كتابي جوريه دكتورة لا فرمودا علي من أجر حفتانة هزال لا برا نخنو ناس مسر منبر هزال لا برا بشرط يقول دكتورة هي عالمة عالمة أشي تسر منبر هزال لا برا نخنو تولي ناتم انجا عليك شو مسر منبر هولين بشي همو شرايح كان همو تشينا كان بم ژنە مناڵە گەورەیە پیرە خوێنەوارە نەخوێنەوارە هەرچیتە هەر یەکی شتێ وەرگری ئەڵێ کاتێ خۆم بەسەر کەوتو ئەزانم ئەگەر مناڵێک لەگەڵ باوکی هاتبوو بۆ جومعە ئەمانەت کارم تێکرد بێ خۆم خۆشەویست کرد بێ دینەکەم لا خۆشەویست کرد بێ مناڵەکە دەستی باوکی بگرێ بە زۆر بۆی تعارف کا لەگەڵمە کەمە ڕەنگە ئەستەم بێ بەڵام ئەڵێ من ئەو کاتە ئەڵێ من توانیمە سەرکەوتم کە توانیمە بەشی ئەو مناڵەش بەم و قەنەعاتی پێ بکەم و هاتوتە ماڵی خوا و میوانە ئەمەیە کە تۆ حساب بۆ هەموو مستەوایەتەکان بکەی شتێ بڵێ کە هەمووی ئیسفادەی لێ بکە ئەمەش بە چیە بێ بۆیە بێ ئیتڵاعێکی زۆری هەبێ محەممەد عێرەفیاڵێ کە چوومە تونس بۆ وتاران جارێ سیرەی زاناکانیانم خوێنە بۆی نمونەی خەڵکی تونسیان بۆ بێنمەوە زانای تونسیان بۆ بێنمەوانێ ینی بعضی جار لە بعضی مزگەوت بەڕاستی شتی وا باسەکەن هەر زۆر عەنتیکە مامۆستایەک باسی ئەوەیە کرد کە کەسێک بەلای قەبیلەیەکە ئەڕوا قبریان چاڵیان لە بەرماڵەکانی هەڵکردڵێ وە چییە ئەڵێ وەڵا ئەوە ئەمە قبرە بۆ خۆمانوە هەڵکەنەوە بۆی دایم لە بەرچاومان بێ ئەنجا ئەی وەڵا ئەوە چی هەرگیا و هەر سەوزەوا دەخۆن وەڵای مەسکمان ناکەین بە مەقبەری حیوان و نازانم چی ئێوە نیوە ڕۆی جومعەیە خەڵکەمەوەی چێشتی لێناوە گۆشتەخوا کەی ئەمە تۆ نمونەیە باسیکی باس بڕاوە ینی بعضێ نمونە بعضێ شت بەڕاستی لەسەر مینبەری ڕەسوول الله صلی الله علیه و سلم ناکرێ ئەمە باس کرێ بەداخەوە من ئەگەر یادەوەریەکانی من سیر بکەی هەندێک لێکدانەوەم کردووە یعنی ئێمە چەپ بووین ئەو کاتە بەڵام خەڵکێکی پۆپۆلیستی بووین ینی حەزمانە کرد ینی خەڵک ڕازیکەین پۆپۆلیستی تقریبەنەوەیە لەبەرەوەی برادەرەکان هەندێکیان مەلامان زۆر بوو هیچیشان مەلا نەبوون شەید مەلا ئەحمەدیش مەلا نەبوو نەخێر خەڵکی کەلار بوو کادیرێک بوو دەرچووی پەیمانگای نازانم چ هێنێک بوو یەکێک لە پەیمانگاکانی تەواو کردبوو بەڵام لەوێ بۆی خەڵک تۆی خۆش بوێ ڕێزە بگرێ هەندێکیان ناوی خۆیان ئەنا بە مەلا هەندێکیان بە دکتۆر هەندێکیان بە شێخ ئەمانە ئەم ئیزدیواجێتە لەناو ئێمە هەبوو کاتی خۆی نەیانەتوانی چارەسەریکەن کاکە معنەیە تۆ میلەتەکەی تۆ میلەتێکی موسڵمانە نەک دژی دینوانە بێ بۆیە تۆ واکەی مامەڕیشە کابرایەک بوو قارەمانێک بوو نوێژی ینی وەکو هێنەڵێ سەری برۆشتیان نوێژی ناڕۆیشت و کەسیش نەیوتۆ مامەڕیشە تۆ بۆچی نوێژەکەی چەندانی ترمان هەیە لەناو هەموو حرەکە کوردیەکان ینی ئەتوانم بڵێم من باسی ئەوم کرد کە شۆڕشی کورد بەو شێوەیە کە هینەکرێت دژی ئیسلام نەبووە و ئیسلامیەکانی کوردستانیش بەو شێوەیە دژی ینی مەسەلە نەتەوەیەکە نەبوون لە هەندێک شوێن هەندێک خروقات کرا لە مەرحەلەیەکە بەرامبەر بە یەکتری بەس ئەوانەش هێشتا کەمترن لەوەی لە نێوان حیزب عیلمانیەکانە کراوە مامۆستایانی ئێستا ئاینی لە مزگەوتەکانە زیاتر بەلای سیاسەتا بایێنەوەن و هەندێک شت هەیە ئەوە نییە کە لە جومعەیە باس کرێ بەس من کە ناچم بۆ جومعی ئەوە نییە من ناتوانم بە هیچ شێوە دابنیشم ئیلا لەسەر کورسی نەبێ هەندێک جار کە چووم نەمتوانیەوە نوێژم کورسی لێنەوە بڵێم لەسەری دانیشم نوێژەکەم بکەم وا نیشان بن کە ئیسلام ئاینی دۆستایەتیە نەک شتێک بڵێن خەڵک بترسێنن چونکە ئەوەی دروستە ئاینی ئیسلام
ئەبێ شیرین بێ نەک تاڵیکەن نەک قورسیکەن لە میلەت کاکە بەجارێک خواناسی ترس نییە لە دڵەوەی ڕاستیەکەی ئەوەیە ئەبێ مەلاکان ئیسلام شیرین کە نەک خەڵک بترسێن. ئیمان بریتە لەوەی کەوا ینی ئەمە کە باسی ئیمان بکەین ئەوەیە کەەوە ئەم خەڵکە بگوازینەوە لە ئیمانێکی تەقلیدی لاساییکردنەوە و میراتانەوە بەرەو ئیمانێکی تحقیقی و لێکۆڵینەوە و پشت ئەستور بە بەڵگەکان کە ئەم بەڵگانش بێگومان بەڵگەکان ئەگەر لە قورئان و لە حەدیثیش گەڕێی ئەبێ بەڵگەی زانستی کەوا لەم سەردەمەدا زۆر و زەبەنە هەیە یعنی بەڵگە ئەو بەڵگانە بن کەوا ئەو خەڵکە قەنعاتی پێ بکەین ئیمان بەم جۆرە بڕوە بەرەو ئەوەی کەوا ئیمانەکە تحقیقی بێ ئیتر گومان نەمێنێ لە مێشکی لە ذهنی ئەو مرۆڤەدا لە بگوازێتەوە بەو جۆرە بگاتە ئیمانی تحقیقی لە ئیمانی تحقیقیە ئینسان ئیدی ئەگەر هەموو دنیا ببێ بە بێدین و ملحید و یان خەڵک بێ لەسەر عەقیدە قسە بکە ئەم باکی نیە چونکە ئەم گەیشتۆتە مەراتیب و پلەکانی یەقین ئەمە مەطلوبیشە و واجبیشە گەورەترین و پێویستترین واجبیشە کەوامە پێویستە بیگەینە مامۆستایانە بێ لەسەر ئەم خاڵە کار بکەن نابێ ئەسڵەن خۆی ئیمان باسکردنی بابەتە ئیمانەکان بریتە لە خستنەبەری ئومێد و گەشببینی و جوانکردنی ڕوئیەکانی مرۆڤ بۆ هەموو بابەتەکان لەبەرەوە ئیمان زۆر زۆر گرنگە و نابێ ئێمە خەڵک بێ ئومێد بکەین نابێ خەڵک مەیوز بکەین ئەلبەتە خەڵک ئەبێ بە شێوازێک لە شێوازەکان بگێڕینەوە بۆ لای ئیمانداری و پێویستیشە چونکە ئەمڕۆ یەکێک لە سەحابەکان باسی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم کە لە کاتی وتارە ئەفەرمێ تووڕە ئەبوو کەئەنەه منذر جەیش باشە ئەفەرمێ وەها قسەی بۆ کردنی کە ئەنەوە فەرمێ خەڵکینە هەرسن ئامادە بن ئێستا سوپایەک بەسەرتانە ئەدات یعنی وریایە کردینەوە ئەمە لە ڕوویەکۆ وتارەکانی هەمووی وانە بووە ئەمە جا ئەم خاڵە بابەتی زۆر زۆری تێدایە کاکش یەکەم ئەوەی تێدایەکەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی خاڵە هەرە گرنگەکانی کردو بۆ خەڵکە چ شتێکەوە زۆر ئەو خەڵکە گرنگ بێت لەو کاتا بیکە بۆ نمونە گەر سوپایەک بێت ئەو خەڵکە بێت چی بکە ئەمە زۆر زۆر گرنگە لەبەرەوە ئێمە ئەبێ باسی بابەتێک بکەین بۆ خەڵکە کە لە حاجی ئەو کاتەی خەڵک بێ اینجا با لەوە گەڕین ئەو کاتە کە فەرمێ منذر جەیش لە دەرەوە بێ ئێستا جێشە کاتۆتە ناوەوە ئێستا سوپاکانی کوفر ڕێکخراوە نهێنیەکان حرەکاتی ئیلحادی و بێڕەوشکردن و ماسۆنیەت و هەموو سەلیبێت ئەوانەیەکەوە کاریان کردوتە لە وڵاتەدا چەندەها ساڵە دەیان ساڵە کارەکەن ئێستا لە هەموو کاتێک خەستر بووەتەوە ئێستا سوپاکانی کوفر لە دەرەوە و بە یارمەتی منافقەکانی ناوخۆ حتەنان هاتوونەتە ناو ماڵەکانیشەوە ئیدەن کەواتە وتاربێژ ئەبێ باسی چی بکا بۆ خەڵک ئەبێ باسی ئەوە خەڵکینە نەک وریا ببنەوە هەڵسنەوە سەر پێ هەڵسنە سەر پێ ئیتر بەسە بێداری بەسە عەفو خەو بەسە وەنەوزە بردنەوە بەسە خۆ بێ ئاگاکردن بەسە ینی خۆ خافڵاندن و ینی خۆت زیینەوە لە مەسئولیەت و خۆت زیینەوە لە هەڵوێستەکان سەرچاوەی ڕووناکبیری بە تایبەتی خۆتبەی مامۆستای ئاینی ئەبێ قورئان بێ ئەبێ حەدیث بێ ئەبێ کتێبە دینیەکان بێ تۆ لەوانەوە هەڵی ئەهێنجی لەوانەوە وتارێنی لەوانەوە شعرێنی ئایەدێنی حەدیثێنی لەبەرەوە ئەبێ معلوماتی چاکت هەبێ و زاڵبی بەسەر بواری نەحویە بەسەر بواری بەلاغیە وەکە ئاەتەکە خوێنیتەوە هەڵەی تیانەکەی چکەوا نەزانی کە تۆ خۆتبە ئیتر ئەوانەی کە جۆگرن هەمویان خەڵکی نەخوێنەوارن ئەوانە خەڵکی خوێنەواری تایە و یەکسەر دەستنیشانی هەڵەکانەکەن و ئەو خەتیبە تووشی عیبا بێ لەبەرەوە من لێرەوە حەزەکەم شتێک بڵێم ئەوانەی کە ئێستا لە وەزارەتی ئۆقافەوە دائەنرێن مامۆستای بەڕێزن مامۆستای ئاینی بەڕێزن ئەمانە زۆریان لە بەشی عەرەبی یا لە کولی ئیمام عەزەم یا لە هەر کولیەک تەخەڕوجیان کردووە من تەسەورم نییە ئەو کولی کە تەخەڕوجی تیا کردووە
ئەوەندە زادی زانستییا بێتێ کە مؤهلیکە بۆ ئەوەی بتوانێ خۆتبە بە ئەوان کلیلی شتەکە دێنێ ئەبێتۆ خۆ پەروەردەکەی هەموو کولێکی ئێستا چ کولێ ئینسانیەکان بێ چ کولێ زانستیەکان بێ ئەوەنە دەیاتێ کە ڕێگەکە پیشانەیە ئەبێت دوای تەخەڕوش تۆ خۆت هەوڵ بی تۆ خۆت پەروەردەکەی تۆ خۆت شت بخوێنیتەوە و خۆت چاکەی بۆی بتانی خەتیبێکی سەرکەوتوبی یان ئێمە نمونەمان هەیە ئەوانەی کە ئەندام پەرلەمانی کوردن ئەچنە بەغا یعنی زۆربەی قسە ناکە فکری پێیە بە کوردی بەڵام کێتە سەر عەرەبیەکە پەچێکەوێ ئێ باش هەموو تەرجیمیشی بۆ دانێن متەرجیمەکە قسەیەکەیە بۆ متەرجم ئەڵێ متەرجم خیانەت لە هەردوو زمانەکەیەکە یعنی ئەوەی کە تۆ ئەتەوێ هەرگیز ناتوانێت ئەوە بۆ بڵێ پراوپڕ و ئەوانەشی کە جۆگرن سەیری دەمی ئەوەکەن سەیری دەمی تۆ ناکەن معنای وایە ئەو پەیوەندیە هارمۆنیە دەرونیە لە بینی تۆ جۆگرەکانە دروست نابێت لە بینی وەرجێڕەکە و ئەوانە دروستە بێ لەبەرەوە من هیوادارم حتا حیزبەکان کە خەڵقنێن بۆ پەرلەمانی عێراق خەڵکێ بنێرن کە توانای قسەکردنی هەبێ بە زمانی عەرەبی بۆ ئەوەی تعبیر لە واقعی مجتەمەعی کوردی بکە دوی داوای مافەکانی کورد بکە بەو زمانەی کە ئەوان جوان لێتی نەک بە زمانی کوردی کە خۆی زمانی دایکی خۆیەتی ئەوە بۆ پەرلەمانی کوردستان بە هەر حاڵ بەڵام بۆ پەرلەمانی عێراق بۆ مەحافلی عەرەبی ئەبێ خەڵقانێک بن کە توانایان هەبێ و لێ هاتوو بن بۆی بتوان پەیامەکە بەڕاست و دروستی بگێنن وتارەکە با بڵین بەقەت نوێژەکە نەبێ نوێژەکە زیاتر بێ لە وتارەکە بەڵام ئەوی ڕاستی بێ لە کوردستانە بەعام هەر مەلایەکیش یا باڵێن هەر وتار خوێنێک بە شێوەی جیاجیا بەرنامەی خۆی هەیە یان ئەو بابەتی کە حازری ئەکات بۆ وتاری هەینی لە چەند مەوزوعێک تێ ئەپەڕێت بەڵام باشتر وهایە کە ئەوقاف با بڵێن بۆ هەموو مەلاکانی کوردستان ئەوی کێتی کە دایانەوە بە ناوی کێتی زانانەوە بابەتەکە با بڵێن ئەگەر ئاینی بێ خۆی ڕاستی بێ جمعە زیاتر ئاینی لە خۆ ئەگرێ بەڵامی تر لەبەر بارودۆخی کتوپڕی وڵاتەکەمان با بڵێن ئەوانەی کە ڕێگاکان کە ئەگرێتە بەرامبەر بە هەموو ئەو بابەتانی کەوا لە وڵاتەکەی ئێمەدا زوو یان بارودۆخی وڵاتمان تێکەچێت چ لایانی نیشتیمانی بێت چ لایانی کۆمەڵایەتی بێت چ لایانی سیاسیش بێ ئابووریش بێت ئابووریش بە عام 4 ساڵ 5 ساڵی ڕابردوو بەرنامێکی زاق بووە پێویستەکە خۆشەرنی هەر ئاینی بێ بەڵام ئەساسەکەی ئاینیە تۆ ئەگەر بتەوێ ئاینیش لەناو خودی خۆیە لایانی کۆمەڵایەتی و ئابوووریەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەسڵی دینەکە مەسەلای ئێستا من کە لایەنە ئابوووریەکە باس ئەەکەم پەیوەندی هەیە بە دینەکەەوە بۆ نمونە لایانی هەڵئاوستانیان بەیانی سوو ئەمانە ئەگەڕێتەوە بۆ ئەسڵی دینەکە باشتر وایە بەڕای من وتارەکە کەمتر بێ لە نوێژەکە وەڵڵاهی ئێستا زۆربەی هەمووی بووە بە سیاست یعنی وەکی جاران کاتی باسی ڕۆژانی پێخەمبەر عەلەیهی سەڵات و سەلام ئەوانەیان کردن باسی فتوحاتی ئیسلامیت کردن ئێستا شتانە نەماوە هەمووی بووە بە باسی سیاست و ئەوانە نازانم جاران ئەوە نەبوو جاران خۆشتر بوو جاران خۆشتر بوو نازانم ئێستا وەزع ئێستا تاسیری لێ بووە مەسەلەن ئەبێ باسی سیاسەتی چاردەوری هەرێمی کوردستان کە یان شتێکی ئەوەیە نازانم وەڵڵاهی وەکی جاران نەماوە هەمووی بووە بە سیاسی تانی ئەچێ بۆ مزگەوتش لەوێ سێرەکەی هەمووی باسی سیاسەتەوە نەکەی خۆ نابێت ئەمە نوێژە ئەبێ باسی فتوحاتی ئیسلامی کە کاتی ڕۆژیاتی پێخەمبەر عەلەیهی سەڵات و سەلام باسی ئەم شتانە بکێ دەگەشتی خۆ مەسەلە هەیە مەسەلەن عینەن وەکی ئەم سیاسەتە بەڵام بە شێوەیەکی ئیسلامی و شتانە نەما وەکی جاران بە بڕای من بەو ئەندازە ئێمە هەڵگیری بیرێکی وهابی بین بەو ئەندازە کێشەمان لەگەڵ واقعی کۆمەلگای کوردستانە بۆ دروستە بێ ئەکرێ کاریگەر بین ئەکرێ لە فرسەتێکە بۆ شای پڕکەینەوە ئەکرێ هەتا هەندێ ئیلتیزام و پابەندی بۆ هەندێک خەڵک دروستکەین بەڵام ئیلتیزام و پابەندیەکە لە ڕاستیە لەسەر حسابی فکری خەڵکە نەفەس درێژ نابێ و نابێ بە بەشێک لە کولتوری خەڵک ووا لە مرۆڤە ناکە هەتا سەر گرنگی ئەوەی هەبێ پابەندێ بە ئیسلامەوە ئەمە جگە لەوەی کە ئێمە لێبسراوەتێکی ترمان هەیە
ئێمە نابێ ئیسلامێک تەرەحکەین وێنای ئیسلام لەبەر چاوی نەوەی نوێ بشێوێنێ لەبەر چاوی ئەو خەڵکانەیە بشێوێنێ کە ئاستی ئیسلامی نزمتریان هەیە لە ئێمە لە کۆمەلگایە بۆیە سەلەفیەت تەبیعی ئەوانش ئاستی جیاوازیان هەیە هەندێکیان خەڵکی میانە ڕەون هەندێکیان خەڵکی تونندڕەون ئەبێ ئێمە وەک دادپەروەری ئەو پۆڵێنەش بکەین بەو ئەندازەیە کە بۆ نمونە وەهابیزم لە کوردستانی ئێمە هەبێ بەو ئەندازە تۆ جۆرە لە زمانی زبر بەکارهێنی چکم ناوەڕۆک و جەوهەری وەهابیەت تا ڕادێ حکمدانە مامەڵەکردنە بە عەقڵی قازی نەک بە عەقڵی بانخواست نەک بە عەقڵی مرۆڤێکی میهرەبان بۆ وریاکردنەوەیان لە کۆمەلگایە حکمدان بەسەر مرۆڤە دایە مرۆڤ بەخاتە مووقیفی دیفاعەوە مووقیفی قوربانیەوە نە مووقیفێک هەڵوێستێک کە تۆ لە ڕاستیە ڕەگەزە چاکەکانی تیابوو بژێنیتەوە و ئەم مرۆڤە بیناکەیتەوە ئامادەیکەیتەوە بۆی قۆناغێکتر لە پابندی خۆی دروستکە لەبەرەوەی کە تێگەیشتێکی مێژووی دیاریکرا و پیرۆزەکە سەلەفیات و سێسەدەی یەکەمی ئیسلام ئەو تێگەیشتنە والەیەکە ئەی خاتە سەر و مێژووەوە و پێی وایە ئەمە دوا تێگەیشتنە و ئێمە ئێستا بێ بە هەمان تێگەیشتن مامەڵە لەگەڵ خەڵکی بکەین جۆرێ لە تونوتیژیش پێیابێ لەبەرەوەی ئاراستەکردنی کۆمەڵگا مرۆڤ بە پێچەوانی واقعیەوە بمانەوێ نەمانەوێ ئەگەر تونوتیژی مادی لێ نەکەوێتەوە تونوتیژی ڕۆحی و معنەوی و نەفسی لێکەوێتەوە جۆرە لە ئیرهابی فکری بەرامبەر خەڵک ممارەساکەی کە خەڵک ئێستا زۆر شەکەت و زۆر ماندووە پێویستی بەمە نییە پێویستی بە میهرەبانیەکەیە میهرەبانیەک تێکەڵاو بە هوشیاربوونەوە کە ناخی بتەزێنێ بەڵام لە هەمان کاتە ئەو پڕژێنی کە وەتوانە عەقڵیەکانیشی ببوژێنێتەوە جارێکی تر بیر کاتەوە لەسەر سرات المستەقیم و تۆبەیانی چیش خۆی تۆبەیانی تۆ ڕێگاکەت گۆڕیوە کاکە گیان جارێکی تر بیرکەرەوە ئەوە کام ڕێگای ئەبێت تیا بڕۆی بگەڕێرەوە باو زۆ توانەکەت بە فرۆ نەچێ ئەمە ئەو سەری نییە وەرە ڕێگاکە لە شوێنێکترە و منزڵەکە لە شوێنێکترە و ئەدگەێنێ ڕێگاکەت گۆڕە شەمحەمەی خەراقی دەرەجاتی عالی بێت خەتیب بوو لە بۆ هەموو شوێنێک بۆ هەموو سەردەمێ بۆ هەموو مناسبەیە خەتیب بوو حتا ئەوە نەزیرە بوو ماسە شەمحەمەی خەراقی ئەوە نەزیرە بوو دەرەجاتی عالی بێت جارێکیان زمانی مەلیک بۆ مەلیک هاتووە لە باخی گشتی لەوێ جێگامەوە چاک کردو و خۆکی داوەتی مامۆسان کردو کە مامۆستا بچێ لێ وتارێ بخوێنێتەوە مامۆستا شەمحەمە وتارەکەی کە نووسیوێتەوە لەگەڵ وتارەکە پارچەی شعری و تۆ بە مناسبەی بەخێهاتن و ڕێز و احترام لە مەلیک فەیسەڵ ئەوانە بە عەرەبی تەقەن بە عەرەبی بۆ ئەوی وتووە کە لەگەڵ نووسینەکە تر بەو خوێندنەوەی نووسینەی لەبەری کردووە وتارەکە ئیتر قەدەری خوا وا بوو وتارەکە بە وتارەکەی و بە شێعرەکان و کەلەسەی مێزەکە دایناوە حازری کردووە ئیرادەی خۆ کە هەستاوە لەبیری چووە کە چۆ لەوێ داوایان لێکە وتیانە ئێستا وتارێ لەلایەنی بەڕێز ماوەسە شەمحەمەوە کە تەمەشاکە وتارەکە پێ نییە یەکسەر بەو نووسینەوە بەو خوێندنەوە ئەو وتاری لەبەر کردووە ئەو لە وتاری لەبەر کردووەکو لە کاغەزەکە بەدەستیەوە بێ و لە بەرچاوی خوێنێتەوە ئەوە خوێنێتەوە و کەلیمەیەکی لێ تێک نەچوو شەرێکی لێ تێک نەچووە گلەی لە وتارەکانیە گلەی لە ئەدای مامۆساکانە هەیە بە پێ مامۆساکانە ئیسا مەلا فاتح معلوماتی زۆر گەورەی هەیە عالم یەکە معنای کەلیمە لقاءەکەی ئەداءەکەی خۆشتری کردو ئینسان گوێ لێ بگرێ بە سەعات بێتە قرنانی ما هەیە وتارەکەی تەواوە بەڵام ئەداکەی تەواو نییە بێزارەندە یعنی لە ڕووی ئەداوە زیاتر خۆیان باش بکات ئەدا دەوری زۆری هەیە لە هەموو عالەمە وتەبێژەکان دابێژەکان مەشون فەڕەنسا لەسەر میرابۆ بوو بە فەڕەنسا لە شۆرشی فەڕەنسا چونکی میرابۆ و تەربێژێکی گەورە جا لەبەرەوە ئەدا دەوری ئەو وتارانە پێویستە وتاری ڕۆژ بێت یعنی بابەتی ڕۆژ بێت لە ڕۆژە مەشاکلی ڕۆژ چییە کێشەی ڕۆژ چییە کێشەی خەڵق چییە باسی ئەوانە بکە ئەو نیەوەتی خوا دروستی کردوین هەر باسی دێگەی زەکا دەکا و نوێژەکە ئەوە بن و ئەوە بن ئەوانە هەمومان ئەزانین ماشەڵڵا ئێستا خەڵک خوێنەوارە بەڕاستی خەڵک شتە زانیە بەڵام پێویستە ئەو شتانە بڵێ کە دەردی کۆمەڵە
شەوێکیان لە خزمەت مامۆستا بووم وتم قوربان کەی لە سەددام نەجاتمان بێت مامۆستا مەلەکەری مامۆستا فەرمووی تاهیر سەددام مشکلە نییە هەمومان سەددام ئەناسی بەڵام سەددام وەکو قەباغی مەجاری وایە ئێمە بەدەشتی ئەوە زیاتر هیلاکە بین تا بەدەست سەددامەوە ڕۆژە دکتۆرێک دکتۆر خالیدی پیاڵێن با ناوەکەی بڵێم لذیکرا تەنفع المؤمنین لە ناو کولەی جامعی مستەنسەریا ئەڕۆیشتم بۆ مەحاضەرە بڵێمەوە وا دەستی گرتم باقی کردم بە شێخ باقی کردم شێخ وتی اینجا کەوەتە هین بوو چاکیم کردوتی شێخ ئاخر خەبەری مامۆستا من شتێکی با پێ بڵێم وتم فەرموو وتی ڕۆژی کە مامۆستا ئێمە لە خزمەتیا بووین تجا دۆست و برادەری خۆی قسەیە کرد مامۆستا فەرمی مامۆستا وتی باسمان کرد سەددام سکەی نەجان وتی سەددام ناڕ صاحبنا فەرمی بە لغەی زمانی عەرەبی وتی صاحبنا عێراق بەجێ نایەڵێ تا تەسلیمی شیعە و وەهابینەکە زەحمەتەکەی لە دوو سێ بارەوە بوو لە بارێکیان بە تایبەتی باری سیاست بوو کە ئێمە لەژێر دەسڵاتی ڕژێمی بەعسا بووین و بەعس داوای لێ کردین هەموو جمعەیەک بە شتێکەوە سەرقاڵیانە کردین باسی فلان سەرکەوتن کە باسی ئەوە بکە باسی ئەوە بکە ئەوە خۆمان لەوانش بپاراستایەت و هاشمان کردایەکەوە بەعس لێمان ڕازی بێ ئەمە حاڵەتێکی زۆر ناڕەحەت بوو بۆ ئێمە حاڵەتی دووهەم حاڵەتی ئەو بابەتەیە کە قسەی تیا ئەەکەیت و کە قسە بۆ خەڵکەکە ئەەکەی من عادەتم وها بوو لە ماڵی خۆمانە لە ڕۆژی چوارشەمەوە خۆم بۆ خوتبە ئامادە ئەکرد پێشتر بیرم لێ کردەوە بەڵام لە ڕۆژی چوارشەمەوە خۆم بۆ وتار ئامادە ئەکرد و ئەگەڕام بە کتێبە بە حەدیسا بە بابەتی وتاری خەڵکانی ترا بە وتاری مامۆسایانی ترا ئەگەڕام لە هەر مۆزوعێک تاوەکو شتێک بدۆزمەوە پێشتر باسم نەکرد بێت و بۆ ئەو کاتە بگونجێت و قسەی تیا بکەم وا ئەزانم خۆ ئامادەکردن بۆ وتار زەحمەتی زۆرە پێش ئەوەش دۆزینەوەی بابەت بتوانی باسی چ بابەتێ بکەیت و بزانانی ئەو بابەتەکە بۆ ئەو کاتە ئەگونجەیان ناگونجێ و بۆ ئەو کۆمەڵی کە تۆ قسەیان بۆ ئەوکەی ئەگونجەیان ناگونجێ ئەمەش حاڵەتێکە کە مامۆسایانی ئەمڕۆژمان ئەبێ بیری لێ بکەنەوە مامۆسایەک مەسەلاوەکو بڵێن لە مزگەوتی بێخودا وتار ئەخوێنێتەوە ڕەنگە فەرقی هەیە لەگەڵ مامۆسایەکی ترە کە لە مزگەوتی مامۆسایان وتار ئەخوێنێتەوە یان لە وتار گەڕێکێکا وتار ئەخوێنێتەوە کە مامۆسای جامیعەی زۆرتیایە ئەمەش حاڵەتێکی ترە مامۆسا ئەبێ بزانێ بیری لێ بکاتەوە کە چۆن خۆی بۆ ئەو وتارە ئامادە ئەکا لەم بوارە من ئەڵێم مامۆسای ئاینی ئەبێ ڕۆشنبیریەکی گشتی هەبێت ڕۆشنبیریە گشتێکە بەو معنایەکەوە ڕۆژانە بزانێت چی لەناو خەڵکا باوە چ کتێبێک تازە دەرئەچێت چ بابەتێک بەدەمی خەڵکەوەیە ئاگای لێیان بێت کاتێکە خۆی بۆ وتار ئامادە ئەکا مامۆسا وەها خۆی ئامادە بکات کە ئەچێتە مزگەوت لە مزگەوتە ئەمڕۆ خەڵک خوێنەوار هەیە شارەزا هەیە کتێب خوێنەرەوە هەیە کەسانێکەن یعنی مامۆسا من وا ئەڵێم کە وتار ئەخوێنێتەوە وەها بێت بیر لەوە بکاتەوە لە ئەو مزگەوتا چەند کەسێکی تایە لەو خوێنەوارترن بەلای کەمیەوە چەند کەسێک هەیە بەقە ئەو شارەزان لەو خوێنەوارترن مامۆسا وا بیرکاتەوە کەوا ئەم خەڵکانە لەو خوێنەوارترن ئەبێ وا خۆی ئامادە بکە وەکو منافسەیەک وەکو مسابقەیەک چۆن کەسێکەوە لە مسابقەی غارغارێن و سواری و سوارچاکی و ئەوانە هەوڵا سوارچاک بێ ئەو مامۆساش ئەبێ هەوڵبانەوە ئەو خەڵکە وەها بێ دوایی خەڵکەکە بە بۆکو بڵێن گاڵتە بە معلوماتەکەی ئەو نەکەن ئەو معلوماتی کە ئەو ئەیڵێ بە خەڵکەکە وەها بێتەوە یان نەیان بیستبیان ئەم بە شێوەیەکی تر دایرشت بێ بە قالبێکی تر هێنابێتی بۆ ئەو خەڵکە و خەڵکەکە ئیسیفادەی لێ بکەن وتارەکان خۆشە هەموو نوعێک بێت یعنی هەموو بابەتێکی تیا بێت لە سیاسی بێت لە ئاینی بێت هەموو شتێکی تیا بێت بەڵام بێت مناعەتی هەموو ئەوانشکن کە لە جۆلە وتارەکان ئەگرن وەکو کەسمان هەیە نەخۆشە کەسمان هەیە بەتەمەنە کەسمان هەیە ناتوانێت بەڵێ کورتی بێت یعنی کورت و پوخت بێت شتێکی جوانە نەک بابەتێکی درێژ باسکەیت و هەم ئینیش بێت وانی واتایەکی ئەوەی نەبێت هەرچەند ئێستا مزگەوتەکانی خەریکە بە سیاسی ژەکرێن مەلای سیاسی بۆ دانرێت مانی مامۆستا دانرێن کە تایبەتە بە حیزبەکەی خۆی باسەکە باسی شتێکی تر ناکات خۆر خۆشە کۆمەڵایەتی بێت یعنی باسی هەموو شتێک بات مامۆستاکان بەلای سیاستان نەڕن خۆشە کۆمەڵی مامۆستا هەیە ئێستا لە بواری سیاستە پێشتر خۆیان هەڵبژاردووە ئێستاش هەر لەسەر ئەو دەستورە ئاڕۆن حەقنی ئەوە بێ مامۆستا بەڕاستی حەقە ینی هەر تایبەت بێ بە شتێکی ئیمانی جوانارەوەڵە وڵا ئێستا زۆربەی بەلای سیاست ئاڕۆن بۆ بە حزبایەتی ینی بەجددی لە مزگەوتەکانیش
بتارەکان باسی حەزبایەتیەکە ئەم پشگیری حەزبێکەکە مزگەوتێکە پشگیری حەزبێکی ترەکە حەزەکەم باسی ئایم بکە یعنی زیاتر لەگەڵ ئاینەکەی خۆمان ناقوڵبوون ئێمە مسلمانین هەمومان باینی ئیسلامەوە چوانین حەزەکەین زیاتر تێکەڵبین بەس نە یعنی باسی سیاست بکە باسی حەزبایەتی بکە وتارەکان لەسەرەوە بێسانێ گەنجەیە کە لەوانەیە بەوەی مەشغوڵەتی ژیانەوە ناتوانێت هاتوچۆی مزگەوت کات و جۆ لە وتارەکانی مامەسا بگرێ بەڵام ئەو وتارێنەی کە ئەوترێ زیاترەوە بێ کە نەسیوەک و نەسیحەتێ بێ ئەو شانی کە ئەزانێ بەلا ڕێیا ڕوا و خەڵەتی ئینسان دیارەکە ئەوانە باسکە نەکچێ بەلای سیاست و شتێکی کایە بێ کە خەڵک جۆی لێبێت ئەبێ شتێ باسکە کە گەنجی تر لە شوێنی کەەوە جۆی لێ نەبێت ئەم ڕێگا ڕاستەکەی پێنیشان بێت. مامۆستا مەرجەیەکی هەبێ بۆ خۆی زۆر زۆر باشە لەوێەوە ینی شت وەرەگرێ حسابەکە بۆ ئەو مەرجعی خۆی کە لێەوە ئیسفادی لێ بکە و پێ ئەگا زیاتر مامۆستایەک ئەگەر سەر بەلایەنێک بێت دەوراتی بۆکەنەوە احتیمامی پێیان زانایانیان هەیە کۆەوەیەکی زانایان ئەو بکە باشتر نییە یەکێتی زانیان وە کوشتێکی ڕسمی ڕەنگە بۆ دەرەجێنێکە یا ئەگەر وەش بکە خۆ باشتر بەڵام ئەمە نابێت لە مزگەوتە بێتە سەرمینبەری پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆچی چونکە سەر بە هەر لایەنێکە یە لەوێ لە ماڵی خوا میوانە ئێستا معقولە ئێوە میوانن لە ماڵی منە ئەو برایە کە ینی تەسجیلمان بۆکە شتێ بڵێم دڵی ئەو بیەشێنم میوانە لە ماڵەکەتە ئێوە مەگەر ماڵی منە و ماڵی خوایە ئەکرێت تۆ شتێ بڵێ بەلایەنێ کەسێکی تیاابێ ڕەنگە ئەو لایەنە لەبەر هەر سەبەبێ بێ لەگەڵ یابێت تۆ دڵی بێشێنی کەس واکە لەگەڵ میوانە خاستن میوانی ماڵی خوابێ لەبەرەوە بەلای منەوە بە ڕای من خۆی لەگەڵ هەر کەسە و هەرچی ئەکا ئازادە خۆی و قیامەتی خۆی ڕەنگە ئیسفادەشی لێ بکە بەڵام بێت بەکاری بێنێ بۆ ئەو لایەنە ئەمەیان شتێکی خراپە یا قسە بەلایەنێ بڵێ ئەمە شتێکی خراپ چکەوەست پێغەمبەر صلی الله علیه وسلم وای نەکردووە و دوای ئەوە یعنی ئیشی بەوە نییە ئێمە ئەزانین گەندەڵی هەیە و حیاڵەسا مناڵێکی لەو سەرجادەیە ئەزانێت گەندەڵی هەیە ئەم گەندەڵی و ئەم وەزعانەی کە هەیە ینی بەڕاستی ئەی ئەم لایەنانە هەمووی نوێنەریان نییە لە پەرلەمانە هەمووی حەسانیان نییە چی بە یەکتری ناکەن چی ناڵێن ماسە خوتبەی جومعە خەڵکیەت ینی لەو هەموو فەوزا و لەو هەموو بارە سیاسی ڕزگاری بێچکە دنیا هەمووی ئێستا ئیعلامە و فەیسبووکە و کوێ هەر باسی سیاست و گەندەڵی ئەم شتانە یعنی یەت ڕزگاری بە تۆزێ ئیسراحەتێکی ڕۆحی گەورە بکات لەو ئەگەر لە مزگەوتەکەیشە هەر باسی ئەوە بێت و ینی ئەم مۆزوعانە باز بکرێت بە قەناعەتی من زۆر جاریش کە لەگەڵ زانایانە دانیشتم و قسەم کرد و وتارمەوە ئەو متووە یعنی ئەوە واز لێ بێنین بۆ ئەهلی اختصاصی خۆی کە بە دۆکومنت لایەتی تۆ ڕەنگە بیست بێت بەڵام ئەو بە دۆکومنت لایەتی لە پەرلەمانە دەستیان کەوتووە ئەو برابە ڕێزانە و هەموو ئەیان ناسین کە چۆن گەندەڵەکان ئاشکراکەن و ئەوترێ ئیتر حکومەت چەندیەکان نایکە ئەو مۆزوعێکی ترە ئەو لەوێ ڕێگاکە کرد لە بردەمێک واڵا دەرگاکە واڵایە ئیشەکە ئاسانترە پێویست ناکە ئەم خۆی تووشی لێ پێچینەوە مەشاکی لێ بکە کە پێویست ناکە و دڵی خەڵکێکیش بێشێ ماوسا دروستکردنی نەوەیەکی دوور لە گوناه ینی تەوجیهمان وابێ کە خەڵک باوە لێ بکەین هیچ گوناه نەکا کە ئەمە هەر لەگەڵ خودی ئیسلام خۆیان ناگونجێ لەبەرەوە چەند جوانە قوبولی خەڵک بکەین بە گوناهەوە قوبولی خۆشمان بکەین بە گوناه و بۆی خەڵکیش ئەو چاوەڕوانی لە ئێمە هەبێ کاتێکە منێکی ئیسلامی منێکی مسلمان کە غەڵەتێکم لێ دەرەکەوێت کۆمەلگا نەفرەتی تەواوم لێ نەکات چونکە حسەبی ئەو بکە کە منی ڕۆژان قوبولی ئەوم کردو کاویش هەڵی کردووە چەندێک گرنگە لە واقعی ژیانی مسلمانە ئەم جۆرە کە ئینسان خۆی چۆنە ئاوا تەسویری ئینسان بکەین هەر پێغەمبەر بۆ خۆی وا تەسویری ئینسانەکە خۆشەویستترین کەس لای خوای گەورە ئەو کەسەیە کە گوناهەکە و ئەگەڕێتەوە لە گوناه و تەوبە ئەکات ئەمە کاتی خۆشەویست بێ بۆ لای من خۆشەویست نەبێت کە گوناهبارە ئەوە مێنێتەوە سەر تۆ چەند ڕۆحت گەورەیە چەند عەقڵت گەورەیە و چ لە ئیسلامی تێگەیشتووی ئایا ئیسلامیەیە ئەو هەواڵەی پێغەمبەر درود و خوای لەسەر بێ کە ڕۆژ بۆ لای فارزەکان و وتیێمە ئیسلامێکمان پێیە فراوانی دنیا و قیامەتە لە تنگانەی دنیا و ڕزگارتانەکەین بۆ فراوانی دنیا و قیامەت ئایا ئەم ئیسلامەیە لە ستەمکاریە و ڕزگارتانەکەین بۆ دادپەروەری ئایا ئەم ئیسلامەیە لە تەنگە نەفەسیە و ڕزگارتانەکەین بۆ فەزاکراوەکانی ژیان لە ناشرنەکانی ژیانە و ڕزگارتانەکەین بۆ ئەو شوێنانەی کە ئێوە ژیان وەکو خۆی ببینن بەرگەی ژیان بگرن
جارێ پێش هەموو شتە ئیسلام بۆ هاتو تۆ بەرگەی ژیان بەرگی وەک ئەوەی هەیە ئەنجا سروشتی ئەم ژانە بناسی برات چوار وتارم نووسیوە کە بەشێ لە کێشەکانی گوتاری ئیسلامی و لەوانش گوتاری مزگەوتەکان چارەسەرەکە یەکێ لەو بابەتاڵە لە عەبدی ڕوڕەشەوە بۆ مومینی ڕووگەش ئەمە سەیەکێ وتارەکانە قورسایی قورئان لە قورسایی قورئان لەسەر مومینی ڕووگەشە بۆ کۆمەڵگایەکی مسلمان کەچی بەداخەوە هەندێک جار قورسایی گوتاری ئیسلامی لەسەر عەبدی ڕوڕەشە لەسەر عەبدی ڕوڕەش ئەمە نابێ ئەمە شوێن گۆڕکەی پێکراوە ئەم دوو گوتارە ئەگەر ئەسڵ لە کۆمەڵگای ئێمەیە مسلمان بێ بۆیە لێرەوە گومانکردن لە ئینتیمای ئیسلامی کۆمەڵگا تێکەڵە بێ بە دیدی خەتیب یا بە دیدی مفەکری ئیسلامی یا سیاسەتمەداری ئیسلامی لەوێ کێشە بۆ تۆ دروستە بێت لێرەوەیە کەواتەیەمە ئەم کۆمەڵگای وەکو خۆی بناسین لە دنیاە وتارێکە تریانم بە ناوی کامە لێرە حیفیشەوە ئیستیهلاکیانکەین و بە درێژی باسییان نەکەین لە یەکسانی لە تێکەڵی دنیاوە بۆ جیاوازی قیامەت ئەم دنیاە سروشتی وایە شوێنی تێکەڵیە گوناهەکان و چاکەکان گوناهکارەکان و چاگەبارەکان جوانی و ناشرنیارکان ڕاستی و درۆکان بە پاڵیەکەواژین ئەمە سروشتی دنیاە خوا جیهانی وا بەدیهێناوە دنیای وا بەدیهێناوە هێزی شەڕ و خێری تایە ململانەکەش لە قیامەتانەوە یەک لە ئینە یەومە الفەسڵی کانە میقاتە ئەو دنیای ئەو دیوە بۆیە فکری تونڕەوی چییە جەوهەری فکری تونڕەوی ئەحکامی قیامەت دەهێنێ بۆم دنیە لە کۆمەڵگایەکە ئامانەوێ بژین لە ڕاستەیە گوناهی تیانە بێ یا ڕیزی چاکە و خراپە جیا بکرێتەوە لە دەوڵەتەکە خراپەکان جێگایان نەبێتەوە خراپەکان نەک بەمانە سیاسیەکەی نەک بەمانە قانونیەکەی نەک ئەوەی تەعدا و دەستدرێژەکەنە سەر مافی خەڵک ئەوەی گوناهی ئاساییەکە کابرا نوێژ ناکە ڕۆژ و ناگرێ ئیلتیزام بە هەندێشتی ئیسلامیەوە و گوناهی شەخصی کە خۆی لە بەرامبەر خۆی گەورەیە لێ پسراوە ئەمە تێکەڵاوکردنی ئەم دیدانەیە کێشەمان و قەیرانە لە تێگەیشتنی ئیسلامی و لە گوتاری ئیسلامی و تێگەیشتن و قەیران لە ژینیش و لە دنیاش و لە سروشتی و واقعەکەی مەتیاژن لە ڕاستیە بۆیە لێرەوە ئەبێ دیدت ئەوە نەفراوان بێت جێگای هەموو خەڵکی تیا بێتەوە لە ڕاستی ئەمە دیدێکی عیرفانیەوێ دیدێکی ئینسان دۆستانە ئیسلامیەوێ دیدێکی ئیسلامی ڕەسەنێوێ بەو ئەندازەی کە ئیسلام جێگای خەڵکی تیانە بێتەوە بەو ئەندازەی ئێمە ئیسلامان بچوو کردوێتەوە دامان بە زۆر نەبوو ئاستی بچووکی خۆمان ئیدعای ئەوەکەین واقع بەرزەکەینەوە بۆ ئاستی ئیسلام بەس لە زۆربەی کاتە کە دیارە واقع بەرز ناکرێتەوە بۆ ئاستی ئیسلام بەو مانایە و سادەی کە خەڵک باسیەکە بەڵام زۆر جار ئیسلام بە بەرگی خۆمانە دروین بەشمارەوەی نەشمانەوێ ئاینی پیاوی دواکەوتووە ئاینی پیاوی ژێردەستە ژێردەستەیە ئاینی پیاوی بچووک بچووکە ئاینی مرۆڤی گەورەش گەورەیە لەبەرەوەی سەرنجام ئاینەکە لەکوێ بەرجەستا بێت لە زەهن و لە ژیان و لە بۆچوون و لە ئەخلاقی تۆیە بە زۆربەی گەنجەکان ئێستا حەزیان زۆر پێی نییە حەزیان بەو شتانە نییە حەزیان بۆ نیە بچنە ناو مزگەوت بزان چییە و چی نییە وە پێش دەڵێم مەلاکانی ئێساش زۆربەی لەگەر ڕێزمە کە من کە بتوانن ئەو شتانە بکەن کە خەڵک لێیان تێبگات و زۆربەی زۆرتر کێشەی گەنج چییە عنی باسی چی بکەن باشە ئێستا تۆ جاری وا هەیە گوێ لە تۆڕە کۆمەڵایەتەکانیا لە یوتیوب گوێ لە وتاری مامۆسایە کە بێ کەسێک کە چیرۆکێکی کاریگەری گەڕێتەوە متەئەسیرە بی کاریگەری بیپی یعنی حەزەکەی ئەو وتارە پەروەردەیی بێ یاخود لە ناخی گەنجەوە دەربێت گەنج زیاتر چ مشکلێکی هەیە باسی ئەوە بکە خۆی بە تاکی دەبێت باسی ئەو شتانە بکە گەنج ڕاکێشێ بەلای خۆیان نەوەکو گەنج دوور بخاتەوە یعنی چۆن بڵێ ئەو شتانی کە باسی ئەکات بڕاتە سەر ئەو شتانی کە لەم ڕۆژەیە هەیە نەک باسی شتێکی بۆ بکە کە بەم وەزعەوە ڕەبت نەبێت باسیەوە بۆ نەکاکە باسی حیزبایەتیەکی بۆ بکات و لەلایەکە خۆشە نەزانی گوێی لێ بگری یا گوێی لێ نەگری بزانی ئایا بچی بۆ مزگەوتەکە یان نەچی سوودی هەبێ بۆ تۆ خۆی بۆیە دانراوە جومعە لەبەرەوەی کە تێبگەی دینی ئیسلام چۆنە لەو ڕۆژەیە زۆرتر چۆنەڵی زیاتر تەرخانەکرێ بۆ ئەو ڕۆژە لەبەر شتێکە لەبەرەوەی کە تۆ بزانی چۆنە و چۆن نییە دین چۆنە چۆن نییە بەس پێ دەڵم ئێستا زۆربەی بەتاکید زۆربەی خۆی زۆر خۆشە کە ئێستا بتوانی بچی بۆ مزگەوت و نوێژەکانە بکەیت بەڵام یەکی شاوەکو من کە ناچم پێ دەڵم لاچە شتێکی خۆمە بێ یا جاری وایە ناتوانم لەو مەلایەنە مەلا هەیە کاکە پێ دەڵم ناتوانێ هەنێشت دێ بەس حیزبایەتی باسەکە هیچ ئیسفادەیەشی نییە بۆ من چی لە حیزبایەتی بکەم
من ئێرە سەر بە یەکێتی بێ هەولێر سەر بە پارتی بێ ئەو شتانە کێشەی بەسەر منەوە نییە من کەسێک خۆم تاگلایەنم یا تاگلایەن نەبم یا پەیوەندیم بەسەر کەسیانەوە نەبێ پێویستەکە تۆ باسی دینم بۆ بکەی باسی ئەوم بۆ بکەی کە چۆن من بتوانم لەم ڕۆژەیە دینەکەم بچێتە ناو دڵمەوە. لە زۆربەی مزگەوتەکان شتی باش باز دەکرێت بەڵام وەکو جاران نییە چونکە ئێستا لە وتارەکان ئەوەی باسی سیاسە دەکرێت باسی دین ناکرێت ئەوەی باسی چۆن بڵێ ڕیکلامکردن بۆ حیزبەکان ئەکرێ بۆ ئاین ناکرێت و باسی ئاین ناکرێت و خەڵک وشیارکردنەوە باشە بەڵام ناگاتەوە ئاسێ کە ئێستا گەنج پێویستی بە زوو تێپەڕانی ئەم کاتەیە چۆنی پێویست ناکە لە وتارەکانە زۆر دوور درێژی باسی حزباتی بکرێ با باسی دین بکرێ گەنج زۆر خۆی لایەوە لە دین هیچ پەیوەندیان بەسە دینەوە نەماوە گەنجێم سەردەمە ئەداکردنی مامۆستا بەڕێزەکانە مامۆستا ئاینیەکان کە وتارەکان زۆر دوورە لە هەرەمی مزگەوتەوە چونکە ئەوەی باسی سیاسە دەکە و ئەوەی باسی ژیانی خەڵکەکە باسی دینەکەی بۆ ناکە ڕاستە ئەمانە پێویستە باز بکرێت بەڵام پێویست ناکە تۆ هەموو هەینێک باسی حیزب بکەیت باسی ژیانی خەڵک بکەیت باسی خیانەت بکەیت باسی نازام چی بکەیت تۆ وەرە باسی دینەکەی بۆ بکە لە سەیە سی بکەرە بە و لە سەیە هەفتەی با دین بێ چونکە هیچ کەس ئێستا لەسەر دین نەماوە هۆکارەکە چییە نەگەیاندنی ئەو ڕێنمە ئاینیانەیە کە جاران ئەگەندرا بگەنج دینە بێ لە ئیتاڕێکی ڕۆحی و پەیوەندی تاک و خوا زیاتر نەبێت ئەوەی کە زەخاتە ژیانی کۆمەڵگە بە ڕای من سلبیاتی زیاترە. ئیماندار بە هیچ شێوەیەک نابێت تونڕەوە بێ هەر کەسیش تونڕەو و فڕی بە ئیمانداریەوە نیە ئەسڵەن ئیماندار لە ئەمنەوە هاتووە لە ئاسایشەوە هاتووە یعنی موسڵمان و ئیماندار کاتێکەوە ئەچێتە قۆناغەکان ئیمانداریەوە یعنی ئەو کاتە بەقەت ئەتوانم بڵێم ئەفسەرەکانی ئاسایش دەوری ئەبینێ بۆ سەقامگیرکردنی ئاسایش و ئیستیقرار و جێگیری چه بەشەرەکان وەکو ئینسان چ خانەوادەکان چه ملت و وڵاتەکە چکە ئەمڕۆ ئێمە بتەوێ نەتەوێ تەنانەت خێزانەکانیشمان مهدەدن ئەمە ئەم خاڵە زۆر گرنگە چونکە مامۆستایانی ئاینی داخەکەم دێن باسی بەروبوومەکانی ئیمانەکەن آخر کاکە ڕازگۆیی بەروبوومی ئیمانە شەرم و حەیا بەروبوومی ئیمانە وەفاداری بەروبوومی ئیمانە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئیمان هەفتا ئەوە نەبەشە بەرزترینیان وتەی لا إله إلا الله نزمترین ئەوەیە تۆ لەسەر ڕێگای خەڵک شتی زیان بەخش دوورخەیتەوە وەلەو بەینەش ئەفەرمێ والحەیا شوعبة من الإيمان کەواتە لەسەر ئەم تەرازووە ئەتوانێت بڵێن ڕازگۆیی شعبة من الإيمان ئەتوانێت بڵێن وەفا شعبة من الإيمان عاهد بردنە سەر یعنی هەموو خێساڵە گرنگەکان ڕەوشتە جوانەکان کە لە موسڵمانە هەن هەمویان خانن لە ئیمانە وەکو چۆن ئەگەردار ڕەگی هەبێ و قەدی هەبێ و گەڵاکانی هەبێ و بەروبوومیشی هەبێ ئەگەر بێت و ڕەگەکانی کەوتنە مەترسیەوە کە بریت نابێ ئەمە بڕۆین جوانکاری لە دار و درەختەکە بکەین و میوەکانی بڕشۆینەوە پاکیان بکەینەوە ئەبێ خەم بخورێ بۆی ڕێگەکانی وشک نەمشکە ڕێگەکانی وشک بووتر کاتە چ بایخێک بۆ گەڵا و بۆ بەروبووم و ئەمانە ئەمێنێت لەبەرەوە گرنگە پێشەوەی باسی هەموو بەروبوومەکانی ئیمان بکەین هەتانە باسی عیباداتیش بکەین باسی ئیمان بکەین چکە ئەمڕۆ ئیمان لە مەترسیایە وەکو پێغەمبەر صلی الله علیه و چۆن فەرمووی ئێستا خەریکە سوپایەک بەسەرتانە بدە ئێستا ئێمەش ئەبێ زاناکانمان ئاوا بەدەم ئەم مۆزوعانەوە بچن ئەبێ ئەمڕۆ زاناکانی ئاینی باسی ئیمان بکەن ئەنجام تفەرموویت کە گرنگترین خەسڵەت لە وتاری ئەمڕۆیە ئەبێ باسەکانی ئیمان بێت باسەکانی ئیمان گرنگترین خەسڵەت و کاریگەرتنیشە مامۆستا ینی هەموو ئەو پیسی پێنی بۆ ئێماندووە ینی بۆکو نەخۆشیە کە بچێتە لای دکتۆرێک هەر موسەکیناتی باتێ دوای فترەیەک چەند نەخۆشێکی تیژ لی سەر هەڵدا و نەخۆشیەکەی خۆشی نەجاتی نەبووە بەڵام ئەگەر چوتە لای دکتۆرێکەوە یەکسەر دەستی خستە سەر برینەکەت ڕزگارە دەبێ و هیتر هیچ مضاعفاتیشی نابێ ئەمڕۆ مامۆستاکانە بێت دەست بنە سەر برینەکان ئەم برینەی لە جەستەی عالەمی ئیسلامی داهات چییە کۆمەڵێ برینن بەڵام سەختترینیان کامەیە مامۆستا کەریم خۆی بە دەرس دەستم لە خستان نەخوێندەوە من لە ساڵەکانی 1960 تا 1970 ئەو 34 ساڵە لە بەغا خوێندومە لە کولی ئیمام عەزەم دەوام کرد بەڵام ئێتر زۆری هاتووی مامۆستایشما کرد چوومە خزمەتی کە لە کولیەکە بوومە چوومە خزمەتی وتم قوربان
والي موتوتو فرميجي فرمي والله فلان كنت حدكم بشي بوتي والله ببي با خطيبتي والله ملا صاحب رفيق مو خوش ميو تقاعد بو تو احترامي اقري حدكم شي تعبي يكي تنجي احترامي اقريت تندواش قربان ميش يكسر تقديم مكرد بشعره تقديم ديواني وخاف مكرد داوي او مكر إنكم بو عنواني وظيفكم بو لإمام بو إمام خطيب ويخسر نقص يكون بو تيولا إذا أول تجوابه نظامي كل كمان وابو أو درجة برز بوايات أو آيات تدريسي بكذا أو درجة وسطه يا درجة مقبول بوايات أو آيات بو إمام خطيب بوايات تمني درجة كم والحاصل بس بو الأخوة بزيابات شوارم بو وصالة حسام بو ونك من درجة كم درجة تدريسها يقبل لكن لبر صغير ما مسايا تقديم كبو ديواني وخابو إمام خطيب بوتي والله أو يسبوا عن كذا نسخان ده بعمادة نسخان ده بعمادة دكتور حمد كويسي درجات عالية أو عميد بو فشوم يعني شوم بو كليات مشاكم دكتور حمد هذا درو بدس يو كتابه بدس يو فرمي أمشي وتملا قربان أو يكواعي بيني فرمي بشي تيلا أو يرمو تنبو قربان بو مجرته وتي آخر لبرو يرمو تو خو طلبي أم كليت خارجي أم صايد هو زي نظامي كلية موايا درجة فلان وفلان وفلان أبيت تدريس بو تدريس تقديمك أو درجة بو إمام بو ملاتي تقديمك تو درجة أوايا ما حوكت معني إمصاب قابلية تدريسي بيتو برو ششة أنتو شش كسيلك بو أهم معاهدة إسلامنا لا عراق ولا كردستان ولا الشمال ولا جنوب العراق لا برو بشي تعبيش أو يرمو أتمنى شو تملاي تديت ساعتين قرامو شو مخت ما صوت قربان والله راسي كيدو ترحمن نادي بتشمتي فرمي بو ثم الله يعاود فرمي بابري والله تفسير ماما مساقرتو روشين لبدمي كليكا دا بزين فراجة اللي خبئ دابع دكتور حمد شاعد الكريمي هات إذا الدكتور حمد أو نبى بلا هاوبا بيشوازي ما مساو يتنازع النبي بدرو بيالله نعلي لفيك يا لفينكر هاو باوش كم ما مسار أو باوش نيجا باوشو أم لا ولا ما مساي ما أشكره خزيت بيش خوي شوينا جورا كدانيشين ما مسا دايت وده دانيش فرمي برا دكتور حمد فلان كشم حمام من أين يرم بوتي والله من نادم بوتي والله اتهموا معارضيه كي دكتور حمد بو ما مسا كخب بمني أو تبيش تي والله أو يرمو هم معارضيه أو أنا بفرمي قربان أجمل بني الأشم أو أنا الرز حرمتي ما مساي بلاو بخوا كتابي خوم بو كتابي بو نسيم بو خاب نادم بناسبة شي بو يوكو كتابي الرسمي أو كتاب الناو فايلي معاملاتك ما بو يعني كتابي مع مسامع الكريم كعظيم مسامع الكريم بو هالشيء بشوية أو حفظي أو كتابي أقرأ أو كتابي نفوتها يعني بكتابي الرسمي ده الناو معاملة في أكثر الرز وحرمتي أبو دانا والله من لبغاء وكاتيك لبغاء بنشن خطيب يكهبن أو خطيبانا مثلا وكو الشيخ محمد الغزالي وكو كشك وكو شعراوي وكو أمانة بزوري وتاركاني من أخوان دوا كتابكاني أنا أخوان دوا تمشام أكردني استفادة من وتاركاني أنا أكرد أو كاتر لقال استاع فرقي زور أو كاتر شان خطيب يكبوك إما كتابكاني أنا من دس أكو وتاركاني أنا من بدس أجيشت أمان أخوان دوا بلام أمرو أليم بخطيبي أمرو وزعك زور قراوه أتواني بتتا انترنتو لا انترنت تتسر كنال كانوا تمشاب كاب زانيت خطيبي وها هي كمثلا عدنان إبراهيم هي امرو خطيبي كي سركوتوا بديان وتالي هي لبابتك أنا محمود عاشور هي خطيبي كي سركوتوا شن وتالي هي أما مسايا لو تالي قشتيان وتار كوبكاتو إما الإسلام كومل مناسبة من هي مثلا وكو ججني رمضان ججني قربان بدر عاشوراء أو بابتانا صالانا رؤداتو صالانا يتو أقريتو خطيبي وها هي أم صال وتالي كي خندوتو صالي داهاتويتو عيني وتال أدوزيتو إينتو أي خندوتو بخلقك
ئەو خەڵکە بیرتیژن زۆر کەسی تایە کە وتارەکەی پاری لەبەرە مامۆسا کە ئەمڕۆ وتارەکەی خوێندەوەی نەکەی پاری خوێندەوە لە بەرچاوی ئەو خەڵکە بە کەسێک یەتە پێشچاو کە خۆی ئامادە نەکردووە خۆی زەحمەت نەداوە لەبەر ئەوە وا ئەزانم وتاری مناسبە ئەبێ مامۆسا با مناسبەکە بڵێتەوە بەڵام ئەو وتارە بگۆڕێ وتارەکەی پێشووی هەر دەرنێنێتەوە باسی نەکە بگەڕێ وتارێکی تر بدۆزێتەوە وتارێکی تر بخوێنێتەوە چەند خاڵێک بدۆزێتەوە کە پێشتر باسی نەکردووە کە خەڵک نیان بیستووە بەو شێوەیەوە ئەزانم وتاری مناسبات ئەوەش ئەرکێکە بەسەرشانی مامۆساوە کە خەڵک لە خۆی ڕازی بکات مامۆسا ئەبێ خوێندنەوەی زۆر بێت مامۆسا ئەبێ لە کاتی وتار و ئەوانە وانە بێ بەجێگەی تەعنەی خەڵک بەچ معنە ئاەت و حەدیث بە تایبەتی کە لە وتارەکەی ئەی خوێنێتەوە ئاەتەکە با لە بەرکات حەدیثەکە با لە بەرکات بگەرێتەوە بۆ سەرچاوەکانی گەلێ مامۆسامان هەیە کە ئێمە گوێیان لێ ئەگرین لە وتاری کوردیەکە زۆر ڕێک و پێکە زۆر تەواوە بەڵام کەیەتە سەر ئاەتێک سەر حەدیثێک بۆ دەرەکەوێت ئەم مامۆسا خۆی ماندوو نەکردووە ئەم مامۆسا شارەزاییەکی ئەو توی لە زمانی عەرەبیان نییە لە حەدیث و قورئانە شارەزایی نییە ئەمە کارێکە کە ئەبێ مامۆسا زوو خۆی بۆ ئامادە بکات زۆر باش بیری لێ بکاتەوە کە حەدیثێکی خوێندەوە حەدیثەکە بە باشی بخوێنێتەوە سەر و بۆرەکەی بزانێت چۆنی ئەکا معنای حەدیثەکە بزانێت مەرج نییە بڵێ ئەم حەدیثە بوخاری ڕێواەتی کردووە کێ ڕێواەتی کردووە سەنەدەکان بخوێنێتەوە چەند کەس ڕێواەتی کردووە مەرج ئەوەیە حەدیثەکە بە ڕێکی بخوێنێتەوە